کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و ڕاپرسیارەمی کوردستان پێشبینی دەکات لە هەڵبژاردننی ئەم جارە 3,300,000 کەس مافی دەنگدانیان لە هەڵبژاردنەکاندا هەبێ. ئەمەژەوە دەردەخات بەراورد بە هەڵبژاردننی پێش و ژمارەیەکی زۆر دەنگدەر زیادی کردووە. ئەو ڕێژەی کە لە بەردەستی ئێمەدا گەشەی دانیشتوان لە هەرێمی کوردستاندا بەپێی ئەوەی کە لە 4 ساڵ جارێک کە هەڵبژاردن کراوە زیاد کراوە، ئەوەی کە پێشبینی دەکرێت نزیکەی 300,000 کەس لە ماوەی 4 ساڵدا زیاد بکرێت. بۆ پێ ئێمە پێشبینی دەکەین بۆ هەڵبژاردننی ئەمجار نزیکەی 3,300,000 کەس مافی دەنگدانیان هەبێ کە لەو هەڵبژاردنە بەشداری بکەن. بۆ تۆماری دەنگدەران لە هەڵبژاردنەکان پشت بە داتاکانی وەزارەتی بازرگانی عێراق بەستراوە. ئەمەش گومانی لای بەشێک لەلایەنە سیاسیەکان دروست کردووە بەوەی ئەگەری هەیە پەنابەر و ئاوارەکانیش کە ناسنامەیان بۆ دروستکراوە بەپێی تۆماری دەنگدەران دەنگ بدەن، چونکە هەر کەسێک ناسنامەی هەبێت ناوی لە تۆماری وەزارەتی بازرگانیدا هەیە. هەمان گومانەکانی کۆن لەسەری ماوە لەبەرەوە هیچ دەستکاری نەکراوە، کاری لەسەر نەکراوە، پان نەکرێتەوە لە مردوو لە ناوی ئاوارە لە ناوی زیادە، بەڵێ هەموو سلەکە بە هەمان شێوەیە تاوەکو ئێستا ژوەر نەگیراوە هیچ لەسەر نەکراوە. ئەم تۆمارە پڕ لە ناوی مردوو، ناوی زیادە، ناوی دووبارە، ناوی وەهمی، ئەمانەوا دەکە بەڕاستی کە خەلل بخاتە پرۆسی دەنگدانە، پرۆسی هەڵبژاردنەوە. ئەمە یەکێکە لە چێژە هەر ئاساسیەکان. وەڵ نقطەیەکی تریش حەزەکەم ئاماژەی پێ بکەم، ئەویش ئەوەیە کە لە ڕابردوودا نیەتێکی ڕاستەقینە نەبووە بۆ پاکردنەوەی ئەم تۆمارە. لێپرسراوانی کۆمیسیۆنی باڵای سەر بۆ هەڵبژاردنەکانی عێراق ڕای دەگەێنن 135 تاکو 140 خەڵکی هەرێمی کوردستان کە مافی دەنگدانیان هەیە ناوی خۆیان لە سیستەمی بایۆمەتری تۆمار کردووە. ئەمەش بەراورد بە ژمارەی دەنگدەران ڕێژەکەی زۆر کەمە، بۆیە چاوەڕوان دەکرێت با گوێرەی تۆماری وەزارەتی بازرگانی عێراق هەڵبژاردنەکان بەڕێوە بچن.